4 ساڵ لەمەوبەر لەم باخچەیە دارنەمامێک بچێندرایە ناوی منداڵێکی لەسەر دەنووسرا تا خزمەتیان بکەن و بیان پارێزن. هەمووان کۆبوونەتەوە تا بەیەکەوە نەمامەکان ئەو بدەن و باخچەکە پاک بکەنەوە. لەگەڵ گەورەبوونی منداڵەکان نەمامەکانیش گەورە بوون. هەر منداڵێکی ئەم گەڕەکە خاوەن نەمامی خۆیەتی و خزمەتی دەکات. ئەمە داری منە، زیاتر لە 4 ساڵە گرنگی بەم دارە ئەیەم و وەکو خۆم خۆشمەوێ و پێشتر درەختەکان زۆر بچووک من بەگەشەیەکی زۆر و ئاودانێکی زۆر توانیمان درەختەکان گەورە بکەین و گەشیان پێبین و ئێمە نەوەی سەوزایەکین. دوای ساڵانی خزمەتکردنی نەمامەکان ئێستا لە بەرەکەی دەخۆن و لەژێر سێبەرەکەیدا کۆبوونەتەوە. بیرتانیە ئەم باخە چۆن بۆ ئێستا چی لێ هاتووە بەجددی سەوز و جوان بۆ باسی ئەو ڕۆژانە دەکەن سەرەتا نەمامەکانیان چەندە بچووک بووە و ئێستا بەم شێوەیە گەورە بوون و گەشەیان کردووە. ئێمە ڕۆژانەیەن بۆ خۆمان لە ناو باخەکە یاریەکەین ئەچینە بەر سێبەری دارەکان یاری ئەکەین اینجا زۆربەی زۆری لێویا سەیرانەکەین باسی قسەی خۆشەکەین تر لەگە هاوڕەکانمانە کۆبینەوە. کارەکە لەلایەن شارەوانی بەکرەجەوە ئەنجام دراوە و پلانیان وایە لە گەڕەکەکانی دیکەش هەمان کار ئەنجام بدەن تا منداڵەکان لە قوپۆپی نەمامەکان نەشکێن و خۆشیان بوێن. منداڵانی ئەم گەڕەکە بە جۆرێک سروشت و سەوزاییان لا خۆشەویست بووە کە ڕۆژ تا ئێوارە درەختەکان ئاو دەدەن تا لەژێر سێبرەکەیدا پشوو بدەن و سروش جوانتر بکەن. بڕوا بادین کورساد نیوس سلێمانی.